بانی باشەکە بیانێت باش بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 وەکو هەمیشاڵم لە هەر شوێنەکەن بانێکی باش دەست پێ بکەن ئەم بانش خۆشحاڵین کە بەرگە و بابەتە ئامادەکراوەکانی بانی 24 پێشکەشێواکەین جامڕۆ ڕۆژێکی نازان بڵم ناخۆشە خۆشە هەکار باشە بۆ ئەم ڕۆژێکرێ بە گیانی زۆربەی ڕۆژەکان بە جیهانی کراون بەڵام لەسەرەوەی کە ئەمڕۆ بڵین خۆشیان ناخۆشە خۆی بە بڕای من زۆر خۆش نییە خۆش نیێوانە ڕۆژی جیانی قەڵەویە ئێستا هەمومان یادی بەگشتی جیان ڕووی لەو ئاراستە کردووە کە بەرەو لاوازبوون وایە گرنجیدانی زیاتر بە جەستەی بدات پێچەوانەی 20 ساڵ 25 ساڵ لەمەوبەر کە ئەو کەسانە وەکو مۆدل سەی دەکران یان جوان بوون لە چاوی کۆمەڵگا ئەوانەی کە قەڵەو بوون چونکە ئەوان قەڵەوی ئەو کار نیشانەی دەوڵەمەندی بوو نیشانەوەی بوو ئەو کەسە خواردنی باش دەخوا کەم بە پێیان دەڕۆ بە ئۆتۆمبیلەکە هاتوچوو دەکە ئێستا ڕێک پێچەوانە بۆتەوە بێگومان وایە ئێستاش زۆربەی خەڵک بە گشتی ینی لەسەر ئاسی جیان خەڵک زۆربەی قەڵەوە ینی نازامی خۆراکی ناتەندروستە ئەو خۆراکە خۆشانەیە کە هەیە و بەشێکی ئەو خۆراکە خێرایانە خواردنی خێرا و ئۆتۆمبیل لێ خوڕینیش زۆر زۆر ینی وای کردووە کەمترین حاڵت بە پێیان بڕۆن ئەمە ئەم دەردە خۆشمان دەگرێتەوە ینی ئەگەر کارێکمان لەسەری کۆڵان هەبێ بێگومان هەوڵ دەدەین ئۆتۆمبیل بەکاربێنین کەمترین جار ڕوویداوە بە پێ بڕۆین خۆ لەبەر سوێندەکە دوێنێ دوو جار هەندێک بە پێیان ڕۆیشتم هەرێک جار کردومانە بە ینی بە پێ ڕۆشتن وەکو مناسبەیەک سەیرەکەین لە هەفتەیەکە ڕۆژێکدانین بۆی بە پێ بڕۆین یعنی ئەمە ئەوەندە شتەکە غەریب و عەجیب بووە هیچ مەگەر هەنێک جار حاڵەتێکمان هەبێ ئەگەر بە پێ بڕۆینەوەی ژا بۆ پیاسەکردنێ بەڵام کاروباری ڕۆژانەمان هۆی سەرقاڵی و کەمی کاتەوە خێرا خێرا کار ئاسانیمان بۆ کراوە بە سارە و ڕاکە و وەرە هاژە ئەوەی دەیەوێ ڕێجیمیش بکە یان خۆی لاواز بکە ئەوانش لە ڕێگەی وەرزش و بە پێ ڕۆیشتن و ئەمانە زۆر نایکەن هەوڵ دەدەن ماوەیەک ڕەجیمێک دەکەن کەمێک کێشیاندا دەبەزن جارێکی دیکە دەست پێ دەکەنەوە ینی کەمتر ئەو دەرفەتە یاخود ئەم وزەیە دەبیدرێت لە هەر کەسێکمان کە دێ بە پێیان بڕۆجا بابەتە زۆر هەڵدەگرێت دواتر بە تێر و تەسەلی قسەی لەسەر دەکەن بێگومان تەوەری پرۆگرامەکەیە باشە هەندێک بابەتی دیکەمان هەیە با ناونیشان ببینین لە هەولێر پێشانگەی فۆتۆگرافی باڵندە و گیانەوەرە کێویەکان کرایەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی قەڵەوی بە هۆکاری زۆربەی نەخۆشیەکان دەناسێنێت یەکەمین فستیڤالی فیلمی کوردی ئۆنلاین بەڕێوە دەچێت لەسەر ئاژەڵە کێویەکان و بەخێوکردنیان و ڕاگرتنیان لەسەر ئەوانە قسە دەکەین و پێشانگایشیش کراوەتەوە تۆ نێوانە لەگەڵ ئاژەڵ باشە زۆر زۆر باشە چ ماڵی بێت کێوی بێ هەردووکی مەگەر ئاژەڵێک درڕدا ئایتر ناوێرم بچم بەلا ئەگەر ناڕقم لی نییە چونکە نەکا زیانم پێ بگەێنێ ئەگەر نا هەموو ئاژەڵێک بەلای منەوە زۆر زۆر خۆشەویستە ئەنی ئەگەر کێوی بێ لە دەرەوە بیبینم ئەوە هەر زۆر دڵم زیاتر پێکرێتەوە چونکە هەستەکەم هێشتا ژیان لەوێ لە ژینگەیەکی ئارامە هەستەکەم ئاژەڵەکان ئیتر مافی خۆیان وەرگێکی سەلامەتیان هەیە بێگومان چونکە ئێستا زۆر دەگمەنە ئاژەڵێکی کێوی ببینی مرۆڤ ئەوەنە دەستی هەیە لەم ژینگە لە تێکدانە کەمترین ئاژەڵ مافیەیە کە لە ژینگەکەی خۆیان بژێت بەس خۆشبەختانە لە کوردستان باشە تا ڕادەیەک یعنی یاسای تایبەت بەخۆی هەیە هەرێمی کوردستان بە باڵندە و ئاژەڵە کێویەکانی بەناوبانگیشە خاوەنی چەندین دەشت و کێو و چیای پارێزراوە کە ڕاوکردنی شتیاندا قەدەغە کراوە جامە جێی دڵخۆشیە بۆیە ئاژەڵ و باڵندە کێویەکانیش لە سروشتی کوردستانە بە شوێکی بەرچاو بوونیان هەیە وە پارێزراویشن ڕێکخراوی کوردستان فۆتۆ لە هەولێر پێشەنگایەکی فۆتۆگرافی بۆ نیشاندنی ئەو گیانەبەرانە و ئەو باڵندە کێویانە کردوتەوە کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئاژین
ئەم پێشانگایە بۆ کەسانی وەکو ئێمە کە فۆتۆگرافەری ئەم بوارەین گرنگی تایبەتی خۆی هەیە. سوپاس بۆ ڕێکخراوەی کوردستان فۆتۆ کە هەستاوە بە سازدانی ئەم پێشانگایە و من بە سێ وێنە بەشداریم کردووە لەم پێشانگایە. هیوادارم ئەم پرۆسەی فۆتۆگرافی لە بواری ئاژەڵ و باڵندە کێوەکان گرنگی زۆری پێ بدرێ، هەروەکو چۆن لە وڵاتانی دەرەوە گرنگی پێدراوە. ئێمە کوردستانەکەمان وڵاتێکی جوانە، نیشتیمانێکی جوانمان هەیە پڕە لە باڵندەی کێوی، لە ئاژەڵی کێوی، سروشتێکی جوان. چوار فۆتۆگرافەر وێنەیاننار لەنێو 74 فۆتۆگرافەرەدا 32 فۆتۆ هەڵبژێردران کە بەرهەمی 23 فۆتۆگرافەری کورد بوو. دیارە ئەم پێشەنگای یەکەم جارە دەکرێتەوە لە سەر ئاستی کوردستان و لە سەر ئاستی عێراقیش. ئەو باڵندە چیویانە، ئەو گیاندارە چیویانە هەر یەکەیان بەداخەوە کە سەردەمێک ماوەی 40 ساڵ پێش، 50 ساڵ پێش بۆ نمونە بەشێکیان لە ناو شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی دەژیان لە بۆ نمونە حاجی لەقلەق لەسەر منارەی مزگەوتەکان کە ئێستا نایان بینین، کەوتونەتەدا بەشێکی شوێنەکانی دیکە. ئەم بابەتە بەدڵی تۆیە ماسی خواردن هەرچەند سەیری هەکارەکە مەگەر بێژەر نەبووە بەڕاومە خەریکە شکلی ماسی دەگری بە ناناوی بەڕاوچی ئەوە هاژە زۆر جار بۆیە کە باسی ماسی دەکرێت، ینی ڕێک پێی وایە من زۆر ماسی خۆرم لە ڕاستیش هەروایە، چونکە جارێک ینی بە سودفا ئەو بە خێزانی منیش بە خێزانی لە مەطعمێکی ماسی یەکمان بینی. ئەگەر هەر کاتێ بچی هەکار لەوەیە تر سودفە نییە. باشە باسی ڕاوی شێوازێکی ڕاوە ماسی دەکەن، ئەویش ناوی ڕاوی تسیارە. لەم وەرزە بۆ ڕاوی ماسی یەکێکە لە باوترین جۆرەکانی ڕاوکردن کە تسیار ڕاوکردنێکی جیاواز و بە چێشترە هاژە بۆ ڕاوچیەکان خەریک دەبن، هەندێک تەکنیکی تایبەت بە خۆیان بەکاردێنن بۆ ئەوەی ڕاوەکە بکەن. زانیاریتی وایە تسیار بەڵێ بۆیە پێوترێت تسیار لەبەرەوەی دوو ڕاوچی بێکەوە پرۆسەکەکەن، یانی بۆ یەک ئامان چاو دەدەن. بێگومان یەکێکیان لەسەر بەلەمەکەیە، ئەوەی دیکەشیان لە قەراغا پێم وابێت بڵین لە تۆڕەکە هەڵەدا و دواتر کوێکاتەوە. جا شتێکیان هەیە کاتێکە ئەزانانی تر ماسیەکان بەرەو تۆڕەکە یان ئەزان کە ماسیکی باش لە ناو ئاوەکەیە هەیە، دەنگێ دروست دەکەن بە ماوتۆڕی بەلەمەکە و بەلەمەکە دەنگ دروست دەکەن ژاوەژاوێکەنێنەوە بۆی ماسیەکان بترسن و بچنە لای بۆ لای تۆڕەکە بڕۆن. زۆر گوناحیشن. ئەجا ئەو ڕاوچیانە بەشێکان کاتێک کە ڕاوەکانیشیان دەکەن ئەوەی کە لێیان زیاد دەکە بۆ فرۆشتن دەیبەنەوە، ئەوە جیایە. هەندێک ماسیش بۆ خۆیان وەردەگرن لە قەراخی ئاوەکە دەیخۆن. جاهر لەیا بە فرێشی زۆر ئەوە تەواوە بەخۆی فرۆشتنەکەی زۆر گرنگ نییە، بەزەیە ماسیکی تازە و فرێش یەکسەر ببرژێنی بی خۆی سی چەند ڕەندەین ئمە تۆزە پێشسا باسی ئەومانە مافی ئاژەڵ و ئاژەڵ بەزیتر مرۆڤ ناتوانێت خواردنی ماسی یان بەشێک لەو ئاژەڵانەی کە حەڵاڵن بەڕاستی بە چێژن و ڕێگە پێدراویشن هەم لە ئاینەکان و هەم لە ڕووی مرۆڤایەتیشەوە لە هەموو جیهان ڕێگە پێدراو لە چێشتخانەکان کاری پێ دەکرێت با تۆزێک ڕێگە بە خۆمان بدەین. پرسیار ساڵانە لە کۆتایی مانگ یەکەوە بۆ 10-15 ئەو ڕاوە دەست پێ دەکات. ئەویش بە سەبەبی ئەوەی کە ماسی لەو کاتەدا وەرزی زاوزەیەتی زۆری ماسی حکومەتی
بە زۆری ماسی حکوومەتی لە کۆتایی مانگیەکە بڵێن لە بیداەتی مانگی دووەوە بۆ 15 بۆ 23 وەرزێکی بۆی جیاوازە خۆی لە 5 یەکەوە لە 10 یەکەوە گەرای دروست دەکات ماسی حکوومەتی زۆری حکوومەتی دەڵم من ئەو جۆرە بە زۆری لەو مەتیقەی کە بڵێن مەتیقی دەشتی بیتوێن لەو بەحری بیتوێنە باری دوکان لە حوزی بیتوێندا ئەو جۆرە ماسێکی باوە هەم ماسێکی بەتامە و هەمیش مەڕغوو بە ناو خەڵکیدا ڕاوەکەی کە تۆ بڵێن گەیشتە 22 بە لەمەوانەکان لە قەراق بەحرەکە 100 مەترێک دوور بێت لە 50 مەتر دوور بێت لە وشکانی تۆڕ دەنێنەوە لەو شوێنێکە لەنگەردا دەنێن بڵێن لەنگەرەکە لە دزی گوشکانیدا دێنێن و پێشی ئەو پاشاوە دەژیرێت پێشەکەی دەژیرێت بۆ نەتوکە پێشی ئەو پاشاوە گیرە ماسێکە دێ بۆ تەنکایە ماسەکە تاکو دێ تقریبن ئەتا نیمەتریش نزی دەبێتەوە لە وشکانی یعنی نیمەتر قوڵ بێ کەمتریش جاری وە بەسێک دەمێنێتەوە ماسەکان دەتێتە پێشێ ئەوان کە تۆڕەکان دانایەوە سیاکردن ئەو کاتە دێن دەیتەقێنن سیار دوو کەسی پێویستە یەک لەسەر ساڵبەکەوی کەشەکە تۆڕە دادنێتەوە لە سیلان دەکرێت لە قوڵیش ئەگە سیلە بێ توانین چوار دەورەی تۆڕەکەی دانێ بیتەقێنی لە سیلە بەزدا زۆر لە قوڵانە باز ئەگە شوێنێک سیلە بێ تۆڕەکەی لێ داڵێن دەیتەقێنی ئەوە سیارە ئەی تەقان بۆی ئەو ماسیە لە ئاوەکەیدا بڕێتەوە بە تۆڕەکەیەوە بێ بەم بە لە ماتۆری هەڵدەکەین و دەیتەقێنی ئەوە سیارە کاتەکەی زۆر نییە کاتێکە کە تۆڕەکە دانام دەدەقە چارەکەکە دوسێ جاران پێی دادەچی و دێنی و تۆڕەکەی هەڵدەگریەوە بە ماتۆڕی دەباوە لێ دێ بەدە بە شتێکی دەنا زیاتر بە ماتۆڕەکەی دەڕێتەوە کە ئەوان تەقاندیان ئەو ماسان هەم دەگەڕێنەوە بۆ دوایە کە گەڕاشنەوە دوایی ئەوە ئەو کاتەی کە تۆڕیان داناوەتەوە تقریبەنەوەوان لەوانەیە بڵین 100 مەترێک لە پاشاوەکەی داناوەتەوە ئەو ماسانە پێوە دەبن جاری وایە ماسی حکوومەتی بۆ خۆ تۆزە چاوەڕوو قایمەوەری کوردواری دەڵێ ناڕوە جاری وە بۆ هەمە تاقوتۆخوی ناو بەلەمی و ئەو هەمە ماتۆر بە قوتی ماتۆری ئەو زا کەڵەکەژەکە لە دەرێ لە کات تەقانەکەیدا یعنی هەندە ماسێکی بڵین نەترسە لەو وەرزیدا لەو مانگی کە بڵێن مانگی کۆتایی پێشمەنع مانگ کۆتایی ساڵە مانگ کۆتایی ساڵی کوردیە بەڵگوتن ڕاوە هەر ئەو ڕاوە هەیە ڕاوی دانانەوە زۆر کەمە لەبەروی بەلەبەر با و لەبەر باران باری نۆشتانە کە تۆڕ نایەوە جاری وایە تۆ بەدەیان جار بەلەمەوان 20 تۆڕ 30 تۆڕ خەسار دەبێت بەڵام ئەو ڕاوە تۆڕ خەسار نابێت کە تەقاندرا ڕاستەخۆڵی دەگریەوە ئەو پەڕی هەموو پرۆسەکە یەک ساعتی پێدەچێت بە ساعتی پرۆسەکە تاوا دەبێت بە دانان و بە تەقین و بەگرتنەکەیەوە خۆی ماسی حکوومەتی لە خوار دووشلووی بۆ ڕووی خۆشە چکە لە بەرەوەی تۆزە وشی دەبێتەوە بەدار لە دووشلووی بۆ سەرێ ماسێکی خۆشە ینی بەدار دەنا لە خوار دووشلووی دەبێ بە ڕوومی خۆی لە بەرەوەی وشی دەبێتەوە وانی ماسەکەی ئەوە نییە جارێ لە بەرەوەی ها گەراشی پێەیە بە تایبەتی مێە ماسی مێە ئێستا تۆزە وشکە ئەوەی هەیەت لە گەرایەکەیدایە ماسیەکە و ماسی سوورکردنەوە خواردنەوەکە بیرمان ناباتەوە چەند بابەتی دیکەمان هەیە سوورە نەکردەوە بابەتی هوەریشمان هەیە لە کەرکک باباسێکی کەرکووکتان بۆ بکەین کە هوەرمەندانی ئەو شارە پێشانگایەکی فۆتۆگرافی و شێوەکاریان کردەوە بە ناوی هوەرمەندان سۆز و سەدای شکورخایەت ڕنگڕێژەکەن جا لە پێشەنگاکەدا خانەوادەی شکورخایەت شوێنە و تابلۆکانی هونەرمەندانیان ماستە کرد و ئاستایشی کارەکەیان کرد کە شکورخەیات لە یاد نەکراوە تاوەکو ئێستاش یادی دەکرێتەوە.
سۆز و سەدای شکورخەیات ڕەنگڕێژ دەکەن. هەڵبەت دەیان هونەرمەندی شێوەکار بەشداریان لەم پێشانگایە کردووە. هونەرمەندانی شاری هەولێر لە ڕەواندز هونەرمەندی تایە لە چەمچماڵ هونەرمەندمان هەیە و هونەرمەندانی پەیمانگە و جوانەکانی کەرکوو پێشانگایان ئەمڕۆ کردوێتەوە وەکو وەفایەک وەکو خانەوادەی شکورخەیات من وەکو فاروق دڵخۆشم یعنی بەڕاستی سوپاسیانەکەم. بەس یە با دەرگەی وەفا بکرێتەوە تا بەکەی هەردڵ تا بەکەی هەردڵێ تا بەکەی هەردڵ لە زندانی جەفا بکزێتەوە. سەبری ئەوێبم لە کۆ بوو عمری نوحم چۆن دەبێت سەبری ئەوێبم لە کۆ بوو عمری شکورخەیات ینی قوتابخانەیەکی تایبەتیە ینی دوای کۆچکردو عەلیمەردان کەسێکی تر نهاتوو بێتە جێی ئەو. ئێستا لە دەستانی شکورخەیات خۆت دەزانی کەلێنێکی گەورە دروستەکە ناو مەقاماتی کوردیە. ڕێسکەی ئەو زۆر زەرورانی لە لاهاتۆ گەنجەکان بتوانن ئەو جێگایە پڕ بکەنەوە. نیوە شەوڕەبوو عەزیز انتزارەکەی. سەرەتا لەگەڵ هاژە بە بابەتێک دەستمان پێکرد بابەتی قەڵەوی کێشە و گرفتی زۆرە و سەرچاوەی زۆربەی نەخۆشیەکانیشە. ئەمڕۆ بە گرنگی دەزانین ئێمە قسەی لەسەر بکەین کە قەڵەویەکێکە لەو کێشە و گرفتانەی کە زۆرێک لە خەڵکی جیهان بەدەستیەوە دەناڵێنن و ئاماریشەیە لەسەری هەکار ئامارەکان دەریەخەن ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانین کە لە سەدا 11 دانیشتوانی گیان قەڵەون و لە سەدا 39 دانیشتوانیش کێشیان زیایانی بەرەو قەڵەویە ڕۆن خواب کە ئەمە لەوەیان نەبین لە 39 کەمە کەمێک زیادە هەیە بەرەو قەڵەوی بڕۆین نابێ ئاگامان لە خۆمان بێ ناڕۆین. کێشەکە ئەوەیە ئیتر کە بەرەو قەڵەوی ئەڕۆی زەحمەتە ئەنی ئیتر ئەبێ ئاگاداری خۆت بی چونکە تەمەنیش ڕێگە نادات کە تۆ ئەوەندە فریایی وەرزشکردن و زوو زعیف بوونەوە زوو قەڵەو بوون بکەوی لە ئاستی ینی زۆربەی ئەو کەسانە کە قەڵەون کێشی جەستیان بەراورد بە تەمەنیان لە ئاستی ئاسایی خۆی زۆر زیاترە. هەر بۆیە ڕێکخراوی تەندروستی قەڵەوی بە هۆکاری سەرەکی نەخۆشیە باوەکان نەزانێت و ئاماژەش بەوەکەت کە ساڵانە هەزاران کەس لە جیهانە بەهۆی قەڵەوی گیان لەدەست دەدەن. ژمارەی قەڵەوەکانی جیهان بۆ نزیکەی ملیارێک کەس بەرز دەبێتەوە. قەڵەوی یەکێکە لەو کێشە و گرفتانەی کە زۆرێک لە خەڵکی جیهان بەدەستیەوە دەناڵێنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەیەنێت قەڵەوی هۆکارێکی سەرەکی نەخۆشیە باوەکانە و ساڵانە هەزاران کەس بەهۆی قەڵەویەوە گیان لەدەست دەدەن. توێژینەوەکە لەلایەن ڕێکخراوی NCD و بە هاوکاری ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەنجام دراوە ئاماژە بەوە دەدات زیاتر لە ملیارێک کەس لە جیهاندا بە قەڵەو دادەنرێن. بە گوێرەی توێژینەوەکە 879 ملیۆن کەسی پێگەیشت و 159 ملیۆن منداڵ قەڵەو بوون. توێژینەوەکە دەری دەخات لە ساڵی 1990 تاوەکو 2022 لەسەر ئاستی جیهان ڕێژەی قەڵەوی لە ئافرەتاندا زیاتر لە 2 هێندە زیادی کردووە. لە پیاوانیش نزیکەی 3 هێندە و لە کچان و کوڕانی هەرزەکاریشدا زیاتر لە 4 هێندە زیادی کردووە. بە گوێرەی دوایین ئامارەکان ڕێژەی قەڵەوی لە هەندێک وڵاتانی داهاتکەمیان مامناوەند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا زیاترە لەوەی کە لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپادا تۆمارکراون. ئەمە لە کاتێکدایە کە دوایین سەرژمێری ڕێکخراوی تەندروستی جیهانی دەریخستووە لە 113 دانیشتوانی جیهان قەڵەون. هەروەها 139 دانیشتوانی جیهان کێشی زیادیان هەیە و لە قەڵەوی نزیک دەبنەوە.
هاوکات لە هەر 5 منداڵێکدا یەکێکیان قەڵەوە و کێشی جەستەیان بەراورد بە تەمەنیان لە ئاستی ئاسایی خۆی زیاترە. لەسەر ئەم کێشان زەحمەتە من ویستم بڵێم باشە با بزانین کامان قەڵەوین وا بڵێن بینەران مەبەستمە دەگەڵ بەڕێز دکتۆر ئاڵان یاسین بلباس و پسپۆڕی چارەسەری خۆراک و ڕێجیم قسە دەکەین. دکتۆر ئاڵان ئەم بەیانی لەگەڵ ئێمە زۆر بەخێر بێ دکتۆر بەخێر بێ خۆشحاڵین ئەم بەیانی لەگەڵمانێ. دکتۆرەوە پرۆدیوسەر پێمانەڵێ بووی هەمووتان ڕەشتان پۆشی و بووی قەڵەوەکەتان دیار لەگەڵە دەرێن ئەوانەکە ڕەش دەپۆشن دیار ڕەشی قتر بە دیار دەکەون و جوانتر قەڵەوەکانە شارینەوە ئەوە تەکنیکەکەیە. باشەکانمان قەڵەوین تەمان لەبۆ زانینی قەڵەوی چەند ڕێگایەکی ئاسان هەیە. یەکێک لە ڕێگایەکان ئەوەیە کە برزی باڵای خۆت دووجە فی 25 دەکەی تەمان 25 بریتێ لە چ بەدی ماس ئیندێکس دووە چێشی نمونەی تووە باشە بە دیاریکراوی پێ دەرێت دووە چێشی نمونەی تۆ ئەوەندەیە یانیش ئەوەتە بەرزی باڵای خۆت فەمەسەلەن 170 یان 71 ماترەکەی لێ فرێدا ئیتر 71 شولەکە دەبیتە چێشی نمونەی باش. دکتۆر ئاڵان بابینە ناو هوردەکاری قەڵەوی پەیوەندی بە خۆراک هەیە پەیوەندی بە نەجوڵان هەیە یاخود پەیوەندی بە جینات هەیە؟ جینات فاکتەرێکە و هەندێک کەس بەحایلی ینی تیاندا واریدە کە قەڵەون بەڵام ئەوەش نابتە فاکتەر لەوەی کەەوە نەتوانرێتن چێژدا بە زێنرە بەڕاستی هۆکاری قەڵەوی وەکو باسمان کرد دەتوانێت بڕێژە چکەم لەو هۆکاری جینات بگەڕێنەوە زیاتر فاکتەری تەندروستی هەیە فاکتەری شێوازی ژیانکردنیشەیە فاکتەرەکانی تەندروستی چین فەمەسەلەن زۆرجار هەیە بە هەندێک هۆکاری نەخۆشی فەمەسەلەن ئەگە وەکو باسی بکەین سستی بابرێ قودەی تەمبەڵ هەیە گەر هەبیتن یان هەندێک لە فاکتەری تر با بڵێن وەکو ناڕێکی هۆرمۆنات تەکەیوز لە ئافرەتان یان ئەوەتە هەندێک پێدانی با بڵێن دا و دەرمانی وەکو هۆرمۆنات یان هەندێک پێدانی لە بۆ چارەسەری نەخۆشی دەرونی یان هەندێک ئەدویە یان دا و دەرمان کە دەدرێت بە نەخۆشی ئەوانە فاکتەری قەڵەوینە کەمی ڤیتامین دی زۆربەی ئەو نەخۆشانە ئەمە دەیانبین بەڕاستی فاکتەرێکی ترە دەتوانین بیخەڵێنێ بە 95 ئەوانەی کە کەمی ڤیتامین دییان هەیە کەرشیان هەیە بەڕاستی فاکتەرێکی تر لە بۆ هۆکاری دانەبەزینی چێژ بەڕاستی بوونی بەکتریای گەدەیە بەکتریای گەدەش یەکێک لە فاکتەرانێکەوە دەکاتن ترشیتی گەدا وەکو ترشی مەعیدە بەرەو تفتی بڕواتەوە پێویست نتوانرێتن فەمەسەلەن خۆراکشی بکرێتەوە دیسان نەوانێشدا ئەوانەی کە بێت و چارەسەر نەکرێتن ڕێژەی باڵێن سەوری لە خوێندا بەرز دەکاتەوە ئەوانە وەکو فاکتەری تەندروستی فاکتەری لایەنی شێوازی ژیانکردنیشمان هەیە ئەویش لەبیر نەکەین بەڕاستی شێوازی ژیانکردن بریتێ لە چێ جوڵە وەرزشکردن باشە فاکتەری باشن ناڕێکی لە خەو شەو نەخۆنی فاکتەرێکی تری قەڵەویە ئەوانێکە وەرزش ناکەن دیسان باسما کرد سترێس و قەلەقی فاکتەرێکی ترەکە نەتوان دەرێتن فەمەسەن ئەوانە ئەگەر لە هەم لایەنی تەندروستیەکەی هەم لایەنی شێوازی ژیانکردنەکە ئەگەر پێکەوە هاوڕا هەوتا نەبوون یەتر ینی ئەوە فاکتەرێکی دەتوان دەرێن بڵێن هۆکارن لە بۆ قەڵەوی بۆ ناتوان دەرێتن وەکو پێویست چێژدا بەزێنن هەیە دەڵێ باشە کاکتۆر ئەمن خۆ زۆر کەمیش دەخۆم یعنی لۆ ئەمە ناتوانم چێژدا بەزێنم ئەویش فاکتەرێکی ترەفە مەسەلەن دای من کە باسی ڕۆژووی زانستی دەکەین کەمکردنەوەی جەمەکان دەکەین بەڕاستی ئەگەر بێت و لە بۆ مەدایەکی دوور ئەنجامی بدەین جەستەی توالی ڕادێفە مەسەلەن سووتاندنی چاوری کەم کاتەوە سووتاندنی خۆراک لە بۆ وزەکەم کاتەوە مەسەلەن بەنمونە ئەگەر وەری بگرین ئەمە سێ ژەمە ناخواردنمان هەیە ئێمە هەر سێکمان سێ مۆزەفی لە دایرێکی حکومی ئیش دەکەین باشە تۆ 500 وەردەگری تۆ 500 وەردەگری من 500 وەردەگرم باشە فمەسەلەن دانەیەک لێ ئێمە کە هاتەوە ماڵەوە دەبی هەر سێکمان خۆمە لەسەر
ئەو دووڕاتبە بگونجێنین زۆرجار هەیە ژەمەکی کەم دەکات و دەکات یەکشم کەواتە ئەگەر ئەمن 1500 کالۆری وەگرم باشە 500 باشە 1500 کالۆری وەگرم جەستەی تو خۆی لێ ڕادێنی لەگەڵ ئەوەی کە لەبەر ئەوەی بتوانێت قاوەمەی ژیان بکات و دەچی زۆتر خۆی بێتەوە ڕاستە لەلایەنی تەندروستی و زۆر باشە ئیسیفادەی هەیە بەڵام وا دەکاتن ئیتر کەمتر خۆراک بسووتێنیتون بیکاتەوزە ئەو خۆی لەگەڵ ئەوەکەی ڕادێنێتن تا بتوانانی قاوەمی ژیان بکەین ئەوانش فاکتەرێکی ترن دوێکە ڕۆژی زانستیش کە ئەنجام بدەێت لە بۆ مدەچی زۆر یان وەکو لە سونەت واریدا فمەسەلەن هەفتەی 2 ڕۆژ ئەنجام بدرێتن ئەوانە بژاردەی باشن یان بتوان درێت فمەسەن 1 مین ئەدەی یعنی واتە ڕۆژێک جەمێک لە ڕۆژێکدا ئەوانە شتی باشن بەڵام ئەگەر بێت و ئیدامە هەبیتن بە بەردەوام ئەوانش فاکتەرێکی ترن لێ یان زۆر کەس هەیە دەرێ کاکتر خۆم زۆر کەمیش دەخۆم ناتوانم وەزن دابەزێنم لەو حالەتەی ئیتر ئەمە احتیمان دەکەینە دووشت بابەتەکان زۆرە بە تایبەت ئێستا من یەک دنیا پرسیاری کێشی قەڵەوی ئەمانە لە مێشکمە حەزەکەم خێرا پرسیارت لێ بکەین بۆی زۆرترین وەڵاممان دەستکەوێت شتێک لەم بینە قاوسێکم بیتێ بۆ هەندێک کە زۆر نانەخوا هەر زەعیفە ئەمە ینی ئەبینی ئەوەندەی دەکەس نانەخوا من بەخیلیان پێبم بەس هەر زەعیفە بۆ خودەی چاڵاک لە هەندێک کەس واریدە خێرایی میتابۆلیزم لە هەندێک کەس واریدە ئەوانە هەر چەندی خۆراک بخۆن و ئیتر خێراتر دیسووتێن و هیچ ینی کاریگەری چیان بەس پێوە دیارنێ بابەتی قەڵەوی ژ نابن ئەوە یەکێکە لە فاکتەرەکان خراپ نییە؟ نه هیچ خراپ نییە بەڵام ئەگەر زۆر بەرز بیتن زیاتر ئەوانە دائما هەز دەکەن زەحیفن زۆر دایان بین لە کاکتور بە ملۆ ناتەنی قەڵاو بخۆ زۆر خواردنیش دەخۆین بەڵام ئەگەر پشکنینی خوێنە لە بۆ بکەین دەبینین تیتریان بەرزە ڕۆدەی چاڵاک بەرزیانە یان ئەو تا چاڵاکی لە میتابۆلیزمیان چکە تیتری بابرێن تایرۆکسین کە هۆرمۆنێکە دەردەدەری لە جەستە زۆربەی با بڵێن ئەوانەی کە پەیوەندیان بە جەستەوە هەیە چاڵاکی دەکات یەکێک لەو بابەتانە میتابۆلیزم خێرا دەکاتن یعنی تو هەرچەندە دەبینی کەسەکە زۆریش دەخواتن و هەر لاوازە یعنی هەر ڕەشیقە باشە کاکتۆر سەبارەت بە نەخۆشی ئەو کەسانەی کە قەڵەون ینی ئەوە قسەیەکی واریدە و هەمومان ئەوەی کە با بڵێن لە بواری پزیشکیش نەی خوێندووە ئەو بابەتی گوێ بوویان لەسەری خوێندێتەوە قەڵەوی ینی نیشانێکی سەرەکەی بۆ نەخۆشی یان ئەگەر کەسێکی لاواز جارێک تووشی نەخۆشێک بێ قەڵەویەکە ڕەنگە کاریگەری زیاتری لەسەر بێ هەتا لە 3-4 ساڵی ڕابردوو لە بابەتی کۆرۆنا بینیمان ینی ئەوانەی قەڵەو بوون زیاتر گرفتیان دەبوو و ئەو کەسانە ینی محڕز بوون و زیاتر لە خستخانەمانەوە لە بۆ کۆرۆنا هۆکارەکەی چییە بۆچی قەڵەو وایە طبعا باسی قەڵەوی دەکەین قەڵەوی بریتێ لە کۆنیشانی کۆمەڵک نەخۆشی کە دەڵێ کۆنیشانی کۆمەڵک نەخۆشی یان زۆر جار پێی دەوترێتن دایکی هەموو نەخۆشیەکە باشە یعنی قەڵەوی بکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژە پێداوە یەکەم سەرچاوی وەکو جگەرەی دیاری کردبوو دوم سەرچاویش وەکو توشبوون بە شێرپەنجە و دیاری کردبوو دیارە قەڵەوی کۆمەڵێک نەخۆشی لە خۆ دەکەن خاستن در نەخۆشی درێژقایانەکان وەکو ئەوانەی بە پێیوەستن بە جیرانی دەمارەکانی خوێن و سەکتەی دڵ و با بڵێن چەوری جگەر و نەخۆشیەکانی جگەر و پەنکریاس و با بڵێن نەخۆشیەکانی کە پەیوەستن بە جونگە و وەکو سۆفان و ئێنزیلاق و جۆرە بابەتانە و نەخۆشانەی با بڵێن ناڕێکی لە هۆرمۆنات لە ئافرەتان و تەکەیوس و جۆرە بابەتانە و هەندێک جۆری لە شێرپەنجە ئەوانە زیاتر و زۆرتریش هەند لەو بابەتانەکە پەیوەندیان بە بابەتی قەڵەوی هەیە یعنی زۆر جار ئێمە دەبینین لە وڵاتان ینی ئەوانەی کە تەخەسوس و یان پسپۆری خۆراکی و پارێزینە کە پێیان دەوترێت نیوتریشن و دایتیکس ئەوانە وەکو تیم وەرک لەگە تیم ستافێکی پزیشکی ئیش دەکەن کە مەسەلەن ئێمە بخۆم سەردانی هەندێک لە وڵاتانەمان کردی فمەسەر کەسی نەخۆشمان هەبووە بینیمان فمەسەل کەیسەکە ئافرەت باە کە شێرپەنجەی هەبی لەو فەرزدا دکتۆرێکی ئافرەت دەیبینی دکتۆرێکی ئۆنکۆلۆجی تایبەتە بە شێرپەنجە دەیبینی دکتۆرێکی ئێسک و ڕۆماتیزم دەیبینیت چکان دێ نیشانەی با بڵێن وەکو ڕۆماتیزمی تێدا بە دیار دەکەویتن 2000 پێدرن بڕۆ سەردانێکی دکتۆری خۆراکیش بکە
وەکو تیمۆرگ ئیش دەکەن دەزانی ئەوانەی کە وەکو تیمۆرگ ئیش دەکەن با بڵێن بابەتی پزیشکی خۆراک وەکو توبی بەدیلی و تەواوکاری پزیشکی هاوتا بە پزیشکانی تر کەیسی نەخۆشت دەگەینتە دۆخێکی ئارام فەمەسەلەن بۆ نمونە ئەگەر کەیسەکەمان با بڵێن فشاری خوێنی بەرز بێتن یا شەکرەی هەبێتن ئەگەر بیت و ڕاوێژ بکە پسپۆرەکەی با بڵێن دکتۆری باتنیەکە بێتن سەدانێکی با بڵێن پزیشکێکی خۆراک بکە یعنی ئەو کاتێ دەتوانانی بە 100 کەیسەکە لە لای من نەجاحەت بینی ئەویش نەجاحەت دێنی لە کەیسەکەی خۆی یعنی زۆر جار ئێمە کەیسمان هەبووە بە 2 مانگ یعنی شەکری 12 بۆ HbA1c شەکری تەراکمی سێماجی دامان بەزەندێ بە 2 مانگ سێمەکە هاتیتە ئاستی خۆی بەبێ دا و دەرمانیشی تر باشە یعنی ئەوانە بەڕاستی هەموو ئەوانەی دکتۆری ئافرەتانە با بڵێن ئێسکۆڕۆماتیزمە تەنانەت ئۆنکۆلۆژیش پەنجە هەموو ئەوانە بەڕاستی ئەگەر بێت و ینی پزیشکانی خۆراک هاوتا لەگەڵ پزیشکانی گشتی بێکەوە کار بکەن وەکو تیمۆرگ تێدا با بڵێن سەرکەوتوتر دەبێتن و دۆخی نەخۆشەکە دەگەین بە کەناڵێکی باشە دکتۆر تۆ لەگەڵ ئەمەلیاتی بچووکردنەوەی گەدەیت بەی شێوەیەک هاوڕانی من زۆر کەس یان هاتیتەکەنم بەڕاستی دکتۆر تەنها تەوقیعکم لە بۆ بکە حەز دەکەم قەسی مەعیدەم بکەمیان حەمەلیاتی سلیف بکەم لەگەڵ ئەوەدارێنە بەڵام لەبەر ئەوەی هیچ بیدایەتی کە پرۆسەی نیشتەرگەریکە لەوانەیە هەندێک هۆکاری هەوکردن و خوێن بین و هەندێک زۆری بابەتەکان بە هەندێک پرسیاری بە خێرایش بکەم وەڵامی بە خێرایی وای بکات کردبوودا لەسەر بابەتە پرسیار زۆرە ئەی نەشتەرگەری بۆ لابردنی چەوری لە جەستە ئەمە دایمەن ئەگەر بێت و ڕێکارە تەندروستیەکان وەگری ڕزێمێکی تەندروست ڕزێمیش دیار کە دەڵێن ڕزێم یانی مانای ئەوە نیە خۆت برسی کرد وەڵکو دەبی بزانێت چ زۆرە خۆراکێک بڕەکەی چەند دیاری بکرێت تۆ دەتوانی هەمووش بە خواردنانت هەبیتن بەڕاستی هەندێک شوێن ینی شێوازی ڕزێمکردنەکە غەڵەتە نانی لێ قەدەغە دەکە برنجی لێ قەدەغە دەکە ئەمە ئەو بەرنامەکە دای دەنێن جا دکتۆر ئەمی ئافرەتان زۆر موشکیلەمان هەیە ئەڵین ئەگەر خۆی ئەوەی هەمانە کێشەیە ورگە باشە ئەگەر ورگمان دابەزێنین دەموچامان دابەزێ لەگەڵ یا لاواز دەرەکەوین ینی چی بکەیت ئەو مشکلەی هەموو خانمێکە ئەوە واریدە ینی شتێک نییە برێ وەڵی ئەمە تەنها دەمەوێت موچام قەڵە و جوان بیتن و لەشم ڕەشق بیتنەوە هەمووی پێکەوە دادەبەزیتن و دوازاریش ئەو چەوری زەردە بەزی زەرد و یەنە ئەوەی کە پێێنن لە کەرش ئەو دادەبەزیتن سەرتا لە شوێنەکەەوە دەست پێ دەکە 2000 ئەو دادەوەنە ئینکارە دوای هەمووشدابەزە دکتۆر ئاڵەن یاسین پسپۆڕی چارەسەری خۆراک و ڕێجم زۆر سپاس بۆ تۆم بەیانە لەگەڵمان بووی بەڕێزن زۆر بەخێر بێ خۆشحاڵ بووین سپاس بۆ هەموو زانیاری و ڕێنمایەکانت یەکەمین فستیڤالی فیلمی کوردی ئۆنلاین بە ناوی زاگرۆس بەڕێوەچێت کەم فستیڤالە دەرفەتێکی ناوازەیە بۆ نمایشکردنی میراتی دەوڵەمەند و هەمە چەشنی کولتوری کوردستان و هێزی سینەما بۆ بینەران لە سەرانسەری جیهانە. لاشت العام قولي نار زبط فنيري كورترا أبس روجة ما تمام القوم فرات نازوكي
بحر ناري لخور حوتان ماساو بابەتێکی دیکەمان هەیە ئەمیش وەکو تەوەری دووەم لە پرۆگرامی بەیانی 24 قسەی لەسەر دەکەین فیلم ئێستا خۆشبەختانە لە ئەڵمانیا لە بەریتانیا و لە پاریسی شووە ئێستا لە فەڕەنسا دەبیندرێت کە فیستیڤاڵی جیاوازی فیلم هەیە فیلمە کوردەکان تێیدا بەشدارن بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز سیمۆن سلێمانی ڕێکخەری فیستیڤاڵی زاگرۆس لە پاریسەوە قسە دەکەین بەڕێز سیمۆن سڵاوت دەبێ و بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانیان بەیانە بەیانیت باش زۆر سپاس بۆ میوانداری بەڕێز سیمۆن ئەوەی لای من بوو بە جێ پرسیار سیمۆن سلێمانی سلێمانی بوو زۆر سپاس ئەساس مەسەلەی ئێمە دەزانن کورد بۆ پاشناوی ناوی پێوپاوی خۆ یان ناوی وڵاتی لە باکوور پاشناوین کوردی قەدەخەنە بەرەوەی ناوی باوی خۆم بکات بەس من خەڵکی باکوورم هەر جارە ئەگەر بپرسن خەڵکی کوی من دڵێم من خەڵکی عربەتم سلێمانیم ناوداربی ناوداربی بەڕێ سیمۆن بینە سەر بابەتەکەمان ئەم فیستیڤاڵە چییە چێنەوانەی کە بەشداریان کردووە فیلمەکان تەنیا کوردین باسێکمان بۆ بکە فستیوالی ئۆنلاینی کوردی یەکەم فستیوالە دەردەچە لە تەمامی جیهان و تەمامی کوردستانی هەلبەت بۆ چییە ئارمانجی ئێمە ئەم دخوازن هەموو فیلمێن کوردی و هەیان هاتنە کشاندن بە کوردی بە تایبەتی بە کوردی لەسەر هێل لەسەر ئینتەرنێت بۆ کوردان نمایش بکەن هەتا بۆ جیهانی چونکی فستیوالی مەدە هەموو فیلمی ئێمە بنەنویسی ئینگلیزینە وەن بەلاو دکن ئارمانجی ئێمە بەلاوکردنی هەموو فیلمێن کوردینە دویەم ژی ئەم دخوازن قادەکە ئازاد بۆ چاند و کولتورە کوردی بافرینین چimکی لە باکوور بە تایبەتی قادên çand û kulturê tim dibin êrişên dagirkerandan û li bakur gelek bajaran festîval pêk datin mixabinan ha qeyûmên Tirkan yan jî waliyên Tirkan destan eser li Roşhilat jî wisa sebebî sêyem jî mexwast em bi saya înternetê van sînorên navbeyna Kurdan da navbeyna Zarave û welat bajar û heta şêwazarên Kurdî jî rabikin. Saya can hame yekem festîvala Kurdî online daya dest pêkirin û 15 fîlmên Kurdî ji serî heya îroyî dibin û xelk temaşe dikin. باشە سیمۆن ئامادەکردنی فستیڤالێک بە شێوازی ئۆنلاین تا چەند خزمەت بە ڕەوتی هونەر و سینەما کات و بە تایبەتیش سینەمای کوردی کاریگەری هەیە لەسەری بەم شێوازە هەلبەت کاریگەریەکی زۆر گەورە هەیە بۆچی فستیوالی خۆجیه فستیوالی هیبرید هەری زێدە 400 کەس دەچە فیلمان تەماشا دکە لێ ئۆنلاین بە هەزاران ئینسان دەرفەت دبینە فیلمان ببینە ئێدن jî dünya alem jî dikare van filmên Kurdî bi binenivîsa İngilîzî bibîne çimkî me film hemû bi binenivîsa İngilîzî bi subtitlî İngilîzî amade kiriye û belav dikin ji çar perçeyê dünyayê ji her bajarî ji her qadê li malê xwe li kargehên xwe herkes dikare beşdarê vê festîvalê be tenê bi rêya înternetê filman bibîne derhênerên Kurd nas bike çîrokên Kurda bibihîze û haya wan ji vê kevneşopî û kelepora Kurdan jî hebe ev feydeyeke zehmet ne niha em serdemeke dijîtal dene lazim e em Kurd di her qadê de vê serdema dijîtal van derfetên wê nuwaze hemûyan bi baş bikarbînin bona belavkirina doza Kurdî bona çand û kultura Kurdî bona van nirxên hebûnên Kurdan li rûyê dünyayê belav bikin imkan heteke zeh mezin bû باشە بەڕێ سیمون لە فیستیڤاڵەکاندا فیستیڤاڵێکی سینەمایی دەبینین بەشێک لە چێژەکە لەوەیە کە لە هۆڵێکدا هەموو بینەران بەیەکەوە بە
سیستەم ساوندێکی زۆر باش بە کوواڵێتێکی شاشەی زۆر باش سەیری فیلم بکەن بە ئۆنلاینەوە کە ئەگەرچی ئەم سوودەی هەیە وەکو بەڕێزت ئاماژە پێدا خەڵکێکی زۆر زیاتر دەتوانێت بیبینێ بەڵام بەشێک لە چێژەکە کەم نابێتەوە بڕایتەوە ئەساس هەلبەت ئەو سینەما چندێکە لە ساڵۆنان بە دەنگ و باسێکی مەزن بە بەشداریە دەرهێنەر و لیستیکوان و ئاکتۆران چێ دەبە ئامبیانسێک چێ دەبە ئەم بێژن دانوستاندنێک ناوبەینە هونەرمەند و تەماشەوان چێ دەبە لێبەلێ پشتی کۆرۆنای ئێدی سۆسیۆلۆژیست دەبێژە پۆست کۆرۆنا ji vê serdemê pê ve xelk êdî naçe salonan xelk naçe konseran xelk naçe çalakiyên li derve li qada yani bifikirin li bakur piştî herî baş dihat kirin beşdariya Nevrozê a qada bû êdî xelk naçe Nevrozê jî yani piştî koronayê civateke nû li dünyayê dest pê kiriye xelk bi platformên dijîtal hunerê teqîb dikin xelk bi platformên dijîtal dünyayê deng û basê cîhanê teqîb dike ji ber wê lazim e em jî vê tiştê baş fehm bikin gorî wê tev biger êja amel lükseke me din jî tuneye ku em salonên mezin eyer bikin hemû hunermendan hemû hunerhezan bînin bahevde çimkî em hîna welatekî ne azad dane em perçe perçeyî bûne hem welatê me perçe hem civata me bi reng û dirûvên bi şêwazaran belav belavî bûne îja hin Kurd li diasporana hin li welêtin tişta herî baş van Kurdan bînin bahev hunera wan pêşwazî bikin pêşkêşî bikin pêşangehî bikin ev jî rêya internetê yani vê gavê bo me ferz e باشە بەڕێز سیمۆن ئاستی سینەمای کوردی بەگشتی هەر چوارپارچەی کوردستان چۆنە بینیت سینەمای کوردی لە چه ئاستێکی جیهانیدایە باشە و جیهان سەرسامی هەیە بۆ فیلم و سینەمای کوردی بڕاستی من لەسەر سینەما ماستر کردم ئەگەر من بەرسڤێکی ئەخلاقی بدم سینەمای کوردی نییە یعنی من بەرسڤێکی ئاکادمیک بدم بڕاستی سینەمای کوردی تونەیە بەس چەند فیلمên bi zimanê Kurdî hene eger em bi asla cîhanê bifikirin lewra çend fîlmên Kurdî hene van jî hîna bi destê Kurdan nehatine temaşekirin vaya li ser Kurdan yekem fîlma fiksiyon fiction çêbûye sala 1926an bi navê Zerê hîna sînemakarên me jî ew fîlm temaşe nekirine lewre kona ku سینەمایەکە ملەتێکی ئاوا بە دەولەتێک لازمە پشتەوانیەکە حکومی لازمە و مەکتەبێن مەزن لازمن زمانێکی کولتوری و ئازاد لازمە یعنی هینا ئەم جوان تشتان بێپارن لەبەرەوێ بە من هینا سینەمایە کوردان سینەمایە کوردی تونەیە بەس چەند فیلمێن تقریبا 120 فیلمێن بە زمانی کوردی هەنە کورتە فیلم دۆکیومانتەر و فیلمێندن ev jî em dixwazin van fîlmên hatine kişandin van fîlman li ser xeta înternetê bidin belavkirin bidin temaşekirin nûmayişa wan bi sayê her kesî bêdîtin û belkî bibe pêngavekî bo pêşketina sînemaya Kurdî باشە بەڕێ سیمۆن توانای ئەکتەرانی کورد و دەرهێنەرانی کورد چۆنە ینی ئەوەی کە تۆ دەڵێی سینەمای کوردی نییە مەبەستت لەوەیە کە بە شێوەیەکی بەرفراوان نییە یان تەنانەت توانای ئەکتەران و دەرهێنەرانیش نییە ئەگەر دەرفەتیشان بۆ بڕەخسێت زۆر بەس ئەساس ئاستی جیهاندا ئەگەر ئێمە بلێن سینەمایە فرانسی سینەمایە ئالمانی سینەمایە تورکی کوردی عەرەبی دەبێ ئاستێدا بڕاستی سینەمایە کوردی هینە تونەیە لێ هەلبەت فیلمێن بە کوردی هەنە دەرهێنەرین کورد هەنە مەسەلە بۆکو سینەمایە کوردی هەبە sektörek lazım, bütçe û sermiyanek lazım bo vî işî çimkî sînema dünyayê da kar û karê herî bihayê karê herî giranbihayê ji ber wê hîna ev tişt nayê gotin bi min lê rastî derhênerên sînemakarên lîstikvan û aktörên zor ciwan ê Kurdan hene li çar perçeyê Kurdistanê heta di sînemaya cîhanê de jî kesên vî işî baş dikin hene derhênerên xelatgir hene fîlmên xelatgir hene aktör û prodüktörên asta navnetewî de hene helbet çimkî em miletekî qedîmin 5 milyon Kurd heye û
کارێ هوەری زیاتر لە ملەتێ مەتێ ئەم ویشی حەز دەکەن یعنی گەنۆتیپە کوردەدا هەیە لێ ئەوەیە سەکتۆرەل مخابن هینا سینەمای کوردی ئاوا نەبووە مەسەلە هەبوونا ملەتێکی زمانێکی یان شێکردنا فیلمێن بە زمانی کوردی نینە مەسەلە بچێکی مەسەلە ئەv بژار سەکتۆری بووە یان نا بووە قادەکە ژیانی یان نا یعنی ئەژوارە بێژم ئیرۆ gelek hîna jî kesê vî îşî asla akademîk de em bêjin sinemaya Kurd yan sinemaya Kurdistanî nayê pêna seşaş bi min yanî lê helbet em Kurd bona vî îşî filmên Kurdî bikin hatine kişandin nümayiş bikin nîqaşan bikin sektörê ava bikin bütçeya bibînin sermiyanekî şî terhan bikin bayşana hemû وظیفه لسر هر ملی لی اینترنت درفت باش لازم هم اولی ببینن رقم چیه ام تشخیص که باش بکن بشرش تداویه که باش خود سکتور خود سینمایی چیم که سینما قادر زخت مزه بله بەڕێز سیمۆن سلێمانی ڕێکخەری فستیڤالی زاگرۆس لە ڕێگەی سکایپەوە لە پاریسەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی گەلک سپاس بەو هیواین کە فستیڤالەکە بەردەوام بێت ساڵانی داهاتوش بە شێوەی باشتر و سەرکەوتووتر بەڕێوە بچێت چاوەرەی دکم هەموو کورد لەسەر ماڵپەری ئێمە زاگرۆس فستیڤال پوان کۆم فیلمان تەماشا بکە شیرۆڤە بکە بەلاو بکە و های ژوێ سەکتۆرە خۆش ئا کوردی زمانی کوردی بەرهەمان هەبە سپاسیا جەنابێ وا دکم زۆر سپاس زۆر سپاس ژمارەیەک گەنجی عراقی بۆ دوورکەوتنەوە لە کاریگەری دەرونیەکان و جەنجاڵی شار و ڕۆتیناتی ڕۆژانە بڕیاریان داوە ماوەی چەند ڕۆژێک لە بیابانەکان بەسەر ببن. یەکێک لەو گەنجانە ئاڵێت کە ئەو چالاکیە ئەزمونێکی زۆر جوانە و داواش ئەکەن کە هەموو خەڵکی شارنشینی عێراق ئەو یاخود ئەو ئەزمونە تاقی بکەنەوە ئەو سەردانە بۆ نمونە بچیتە بیابان و بەبێ هیچ ئامێر و تەکنەلۆژیەک ئەمە ئاوا تێریەکێکمانە زۆربەی کات بیرمان لێ کردێتەوە بچینە و شاخە داریشین دووسێ ڕۆژی جنەبین کە تەسەوڕ دەکەی ڕەنگە شتێکی جوان بی چارجێکی باشە بیت ئەنیە ئاکتیڤە بیتەوە بیر دەکەوێتەوە ژیان بەو هەموو ڕاکە و ماندوو بوونە ناڕواتە سەر پێویستەکە هەنێ جاریش خۆراکێک بە ڕۆحمان بدەین و ئارامیەک بە جەستەمان بدەینەوە. دوای چەندین ساڵ لە شەڕ و جەنگ و ناسەقامگیری دۆخی ئەمنی ژمارەیەک گەنجی عێراقی بڕیاریان داوە بۆ دوورکەوتنەوە لە ژاوەژا و ڕوتیناتی ڕۆژانە ماوەیەک لەگەڵ یەک لە بیابانەکان بەسەر ببەن بۆ ئەوەی هەست بە بەشێک لە ئارامی و ئاسوودەی دەرونی بکەن. یەکێک لەو گەنجانەش جەخت دەکاتەوە تا لە شار دوور نەکەویتەوە نازانیت چەندە ئەزمونێکی جوانە. تجربة جيدة ويا الهدوء هذا شيء ئەزمونێکی باش و ئارامە ئامۆژگاری هەمووان دەکەم تاقی بکەنەوە و لە جەنجاڵی شار و ڕۆتیناتی ڕۆژانە دوور بکەونەوە و لەگەڵ هاوڕێکانیان ڕوو لە شوێنە ئارامەکان بکەن ئەو کات دەزانن ئەزمونەکە چەندە جوانە. تجربة كلش حلوة. ئەگەر چی هاتنیان بۆ ئەم بیابانە بۆ بەسەربردنی کاتێکی خۆشە بەڵام هێشتا وەک پێویست ناتوانن ڕوو لە هەموو بیابانەکان بکەن چونکە وەک یەکێک لەو گەنجانە جەخت دەکاتەوە زۆرێک لە ناوچە بیابانەکان هەن دۆخی ئەمنیان ناسەقامگیرە و پێویست بە مۆڵەتی ئەمنی دەکات. وێڕای ئەوەی ڕوبەرێکی زۆری بیابانەکانی بەسرە و ناسریە تا ئێستاش بە تەقەمەنیەکانی جەنگی عێراق و ئێران و پاشماوەکانی شەڕی کەندا و تەنراون. إذا كان الحركة إلى مكان يتطلب موافقة أمنية. هەندێک شوێنان پێویست بە داوای مۆڵەتی ئەمنی دەکات. زۆربەی بیابانەکانی بەسرە و سەماوە و ناسریە پێویست بە مۆڵەتی ئەمنی ناکات. بەڵام لە ناوچەی ئامارە و تەیە هێشتا پێویستە چونکە ئەو ناوچانە ناسەقامگیرن. بە شێوەیەکی گشتی دۆخی ئەمنی لە عێراق ئاڵۆزە. تەنانەت بەسرە و بەشێک لە ناسریەش هێشتا لە بۆمب و پاشماوەکانی جەنگی عێراق و ئێران و شەڕی کەندا و پاک نەکراونەتەوە. موجود بها مخلفات حربية ألغام يوأكسو إلى آخره. بە درێژایی چەندین دەیە عێراق وڵاتێکی پڕ لە کێشە بووە
هەر لە جەنگەکانی ڕژێمی پێشوو لەگەڵ ئێران و چوونە ناو کوێت دواتر کاریگەریەکانی ئابلوقەی ئابووری و بە تێپەڕبوون بە شەڕی ناوخۆ ململانەی مەزهەبی و سیاسی تا دەگاتە تیرۆر و داعش. هەموو ئەمانە تەنیا نەهامەتی و ماڵوێرانی بۆ عێراقیەکانی بە دوای خۆی داهێناوە و تا ئێستاش خەڵکی عێراق بە دوای بەختەوەریدا دەگەڕێت. بۆ دۆزینەوەی ئەو بەختەوەریەش دوجار پەنایان بۆ بیابانەکان هێناوە. هۆشیار بەنانی کوردستان 24. ئیتر ئاسوودەی دەرونی بۆ هەموو لایەکمان گرنگە، ڕەنگە ڕۆژێک بێ پێویست بکە هەمومان پشوێک بە دەرونی خۆمان بدەین، بە ناخی خۆمان بدەین، جا هەر کەسە و بە شێوازێک ڕەنگە دەرونی ئارام بێتەوە. ئەمەی لەم ڕاپۆرتە بینیمان یەکێکە لەم ڕێگایانە. پرۆگرامی ئەم ڕۆی بەیانی 24 هەمووی ئەو بابەتانە بوو کە بە بیر خۆمان و ئێوەشی بێنینەوە تەندروستی، ئارامکردنەوەی دەروون، لایەنی هوەری، ئەمانە جوانیەکانی ژیانن. بۆیە هەمیشە ئامانجمانە لە بەیانی 24 ئەم خاڵە گرنگانەی ژیان بەبیر ئێوە بێنینەوە تا بزانین کە ژیان ئەو ماندوو بوون و ڕاکەڕاکە نییە، پێویستەکە ئارامیەک بە خۆمان بین، بە جەستەمان بین، بە خواردنی تەندروست، وازیش لە قەڵەوی بێنین. هیوادارم ڕۆژی گیانی قەڵەویش دەمێنێ. سپاس بە ئێوە، بە هیوایە ڕۆژێکی خۆش.